ڕۆژ بە ڕۆژ کاریگەریەکانی وشکە ساڵی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان زیاتر دەردەکەون. دیمەنەکانی ئاویزەی بچووکە لە سنووری گوندی گۆبتەپەی ناحیەی ئاغجەلەر بەهۆی ئەوەی لە وەرزی زستانی ڕابردوودا بڕی بارانبارین وەک پێویست نەبووە، لە ئێستادا ئاستی ئاوەکە بە ڕێژەیەکی بەرچاودا بەزیوە. بە جۆرێک لە هەندێک شوێنی زەیەکەدا ئاستی ئاوەکە بە ڕێژەی لە سەدا 50دا بەزیوە. هەرەمەش کاریگەری ڕاستەوخۆی لە سەرکەرتی کشتتوکاڵ و ئاودێری لە سنوورەکەدا دروست کردووە و بەو هۆیەوە جووتیاران زەرمەند بوون. جووتیاران لە ڕێگەی پەیامەوە داواکارن لە نەپەیوەندیدارەکان و وەزارەتی کشتتوکاڵ قەرەبوو بکرێنەوە. تا ڕادێک ئای بیرەکان زۆر کەم بۆتەوە، بە تایبەتی ئەو منتیقانی کە تۆزێت دوورن لە زێوە، ئەو ناوچانی کە تۆزێت دوورن لە زێوە واتە کەوتونە دامێنی کەند و قەدەکانەوە، ئەوانە بیرەکانیان پاراو نین، مەجبور کە ئەو فەلاحانەی کەوتونەتە ئەو شوێنانەوە ئەبێ کرێکار بگرن و بیرەکانیان دووبارە دەربدەنەوە یان هەڵ بکۆڵنەوە تاوەکو پاراو بێتەوە بچێتەوە ڕاستی زێ. ئەمە ژوای کردووە کە زیانیان پێ بگا، هەم زیانی ئەوەی کە نسبەیەکی زۆر لایەنی ئابووریان پارە سەرفکەن لەو کرێکاروشتەی کە بۆ بیرانە بیگرن و پاراویکەن، هەم لایەنێکی ئەوەی کە ئەو ئاوە شێوازێکی قورسترە، واتە ماتۆڕەکانیان زیاتر عزیێتەدا هەتا ئاوەکە دوورکەوێتەوە، هەتا ئاوەکە بچێت بە ناخی زەویە. بەڵێ کاریگەری هەبوو، بەس بە حکمی لێرە لە زێوە نزیکترە، ڕاستەخۆ ئاوی لە زێوە بۆ دێ ئاوی پاشەکوتکرای ژێر زەوی نیە، کاریگەریەکەی کەمترە، بەڵام لە مندیقە دوورە دەستەکان کاریگەری زۆر زیاتری. لێرەش کاریگەری زۆرە، بەڵێ بەگوتم ئاوەکە دابەزیوە دەبێ زیاتر بۆی بچیتە ژێر زەوی بۆی ئاوی پێویست دەستکەوێت بۆ کشتتوکاڵ. یعنی ئەوە جگە لەوەی کە هین نەکراون دام نەکراوە فەلاح بەرەبەرە ئەرکیی لەسەر گران نەکرێت. سەریکە بۆ منە پارفەردەی کیمیایی ئەوەی کە بۆ مواد و قەوی دەکرێتە زراعاتەوە بەگەنم و جۆ و کشتتوکاڵی هاوینان، پارفەردەی بە 25,000 بێسا بە 56,000 لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ 12,000 جووتیار سەرقاڵی وەبەرهێنانن. ناوچەکەش خاوەنی زیاتر لە 1,2 ملیۆن زەوی کشتتوکاڵیە. سەبارەت بە هاوکاریکردنی جووتیاران و قەرەبووکردنەوەیان بەڕێوەبەری کشتتوکاڵی چەمچەماڵ دەڵێت لە سەرەتای مانگی حوزەیرانەوە بە نووسراوی فەرمی داوایان لە وەزارەتی کشتتوکاڵ کردووە بۆ ئەوەی جووتیارانی سنوورەکە قەرەبوو بکرێنەوە، بەڵام تا ئێستا وەڵام نەدراونەتەوە. بەداخەوە ساڵی پار ئەتوانین بڵێن 285 ملیۆن باران لەم سنوورە باریەوە کە ڕێژێکی زۆر کەمە. ئێستاکە کاریگەریەکان زیاتر دەرەکەوێت لەسەر چاندنی سەوزە و ئەو بەرمەهاویانەی کە لە سنوورەکەی ئێمە دەچێنێت لە هەردوو ناوچەی زەی بچووک و چەنی باسەڕە. تا ئێستاکە هیچ پرۆژێک بەدەستی ئێمە نەگەیشتووە کە ئێمە لە سەرەتای مانگی شەشەوە هەموو داتا و زانیاریەکان و ئامارەکانمان ناردۆتە سەری خۆمان بۆی قەرەبوو سنووری ئێمەش بگرێتەوە ڕاگەاندنی وشکە ساڵی سنوورەکەی ئێمەشە ڕاگەنراوە. بەڵام بەداخەوە تا ئێستاکە هیچ بەرنامەیەک نیە، هیچ پرۆژێک نیە، ئەوەی بیستمان تەنها لە ڕاگەیەندنەکانەوەیە. جگا لەوەی کەمی ڕێژەی بارانبارین کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەمبوونەوەی ئاویزەی بچووک دروست کردووە، بوونی ژمارەیەکی زۆر لە کارگەی چەولم و غەسالە لە نزیک زەی ناوبراو کاریگەریان لەسەر دابەزینی ئاستی ئاویزەیەکە دروست کردووە بوونەتە هۆی گۆڕینی دیموگرافیای ئاویزەی بچووک. هەموو ئەمانش کاریگەریان لەسەر کەرتی کشتتوکاڵ و ئاودێری لە سنوورەکەدا دروست کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گۆبتەپە لە سنووری ناحیەی ئاغجەلەر.